بەرپرسێکی یەکێتی دەڵێ لەسەر داوای کاک مەسعود دەنگمان بە نێچیروان بارزانی نەدا بۆ سەرۆکی هەرێم. پەرلەمانی عێراق بە فەرمی داوای مەلەفی هۆشیارزێباری لە دەستەی نەزاهە دەکات. شاسوار عەبدولواحید دەڵێت هیچ کاندیدێکی سەرۆک کۆمار مسۆگەر نییە و هەردوو لا ترسی زۆریان هەیە لە دەرنەچوونی کاندیدەکەیان. لەسەر سکاڵای ڕێکخراوێک خانمە مۆدێل میریان دەستگیر دەکرێت. وەڵتان لێبێت هاوادارم سەرەتای هەفتەیە و گەشتێکی نوێی دیبلۆماتیکتان پێشکەش دەکەم. پەرلەمانی عێراق بە فەرمی داوای مەلەفی هۆشیارزێباری لە دەستەی نەزاهە دەکات. عالیە نووسیف پەرلەمانتاری دەوڵەتی یاسا بە نووسراوێکی فەرمی داوای لە دەستەی نەزاهە کردووە ژمارەی ئەو مەلەفانە ئاشکرا بکات کە لەسەر هۆشیارزێباری ئاراستەی دەستەی نەزاهە کراون. عالیە نووسیف لە ڕێگای پەرلەمانەوە بە فەرمی نووسراوێکی ئاراستەی سەرۆکی دەستەی نەزاهە کردووە و داوای کردووە ژمارەی دۆسیەکانی هۆشیارزێباری و لێکۆڵینەوە لەسەریان بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێت. دەوڵەتی یاسا یەکێکە لەو لایەنانەی دژی کاندیدکردنی هۆشیارزێباریە و پێی وایە بەهۆی لابردنی لە وەزیری دارایی لە کابینەکەی حەیدەر عەبادیدا لەسەر پرسی گەندەڵی شیاوی ئەوە نییە خۆی بۆ پۆستی سەرۆکۆمار کاندید بکات. هۆشیارزێباری لە ساڵی 2016دا لەلایەن هەیسەم جەبوری پەرلەمانتاری دەوڵەتی یاساوە سێ دۆسیەی گەندەڵی لەسەر جوڵێنرا و بۆ هۆیەوە پەرلەمانی عێراق متمانەی لێچەندەوە. بەرپرسێکی یەکێتی دەڵێ لەسەر داوای کاک مەسعود دەنگمان بە نێچیروان بارزانی نەدا بۆ سەرۆکی هەرێم. سەرچاوەیەکی بەرپرس لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە قسەی بۆ دیبلۆماتیک کردووە ڕایگەیاند لە دەنگدان بە کابینەی نۆی حکوومەتی هەرێم لەسەر داوای کاک مەسعود لە مەکتەبی سیاسی دەنگمان بە نێچیروان بارزانی نەدا بۆ سەرۆکی هەرێم، بەڵام دەنگمان بە مەسرور بارزانیدا بۆ سەرۆکی حکوومەت. ئەو سەرچاوەیە وتی بارزانی پەیامی ناردووە بۆ یەکێتی کە تەکلیفێکی هەیە و تەکلیفەکەش ئەوە بووە کە یەکێتی دەنگ بە نێچیروان بارزانی نەدەن بۆ سەرۆکی هەرێم بۆ ئەوەی ژمارەی دەنگەکانی لە مەسرور بارزانی کەمتر بێت. ئەو سەرچاوەیە وتیشی لە کاتی خۆیدا هەندێک لە بەرپرسە باڵاکان یەکێتی دژی ئەو کارە بوون و پێیان وابووە نابێت یەکێتی بچێتە ناو ململانەی نێچیروان بارزانی و مەسرور بارزانیەوە، بەڵام لەبەر مراعاتی کاک مەسعود لە کۆتاییدا و بڕیارە جێبەجێکرا. یەکێتی پێی وایە پۆستی سەرۆکی هەرێم کە بەجێ هەڵراوە بۆ پارتی لە بەرامبەر پۆستی سەرۆکی کۆماردا بووە و پارتیش دەڵێت یەکێتی لەسەر سەرۆکی هەرێم خۆی پابەندی ڕێکەوتن نەبووە و دەنگی نەداوە بە نێچیروان بارزانی بۆ پۆستی سەرۆکی هەرێم. ئێستا یەکێتی دەڵێت لەسەر داوای شەخسی بارزانی ئەو کارەیان کردووە. شاسوار عەبدولواحید دەڵێت هیچ کاندیدێکی سەرۆک کۆمار مسۆگەر نییە و هەردوو لا ترسی زۆریان هەیە لە دەرنەچوونی کاندیدەکەیان. سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ مەرجەکانی دەنگدانی جوڵانەوە کا بە کاندیدی سەرۆک کۆمار ئاشکرا دەکات و دەخاڵ دەکاتە مەرج بۆ هەر لایەنێک دەنگەکانی نەوەی نوێی دەوێت. شاسوار عەبدولواحید ڕایگەیاند لەگەڵ ئەوەی دەزانین کاندیدەکەمان دەرناچێت، بەڵام بەلامانەوە گرنگ بووە بەرامبەر یەکێتی و پارتی بوەستین و بەبێ مەرج ئەو پۆستیان بۆ چۆڵ نەکەین. هەروەها وتی ئێمە دەمەرجمان بۆ دیاری کردوون کە هەمووی لە بەژڕۆندی خەڵکە و هەرکەس ئەو مەرجانە جێبەجێ بکات دەنگ بۆ کاندیدە دەدەین. هەروەها وتیشی کاندیدی یەکێتی و پارتی کەسیان مسۆگەر نین و ترسیان هەیە لە دەرنەچوونی کاندیدەکەیان و هەردووکیان پێویستیان بە نەوەی نوێیە. میریان دەدرێت بە دادگا. کۆمەڵی پاراستنی ئاژەڵان بە نیازە سکاڵا لەسەر خانمە مۆدێل میریان تۆمار بکات بە تۆمەتەوەی ڕیکلامی بۆ جۆرێک لە جانتای خانمان کردووە کە لە پێستی ڕێوی دروست دەکرێت و لە ڕیکلامەکەدا دەڵێت ئەو جانتایە خۆمان دروستی دەکەین. ڕێکخراوەکە دەڵێ پێستی چەند ڕێوی لەسەر ساغ ببێتەوە دەبێت ئەوەندە 500,000 بداتە دادگا لە بری پێبژاردننی ئەو ڕێویانەی لەو کارەدا کراونەتە قوربانی. گشتی دیبلۆماتیکم پێشکەشکردن هەر شاد بن. مناڵەکانتان بێننە کیتزۆن. لێرە لە بەشی مناڵان بە چەندین یاری جۆرە و جۆر دڵخۆشیان بکەن. دڵنیا بن ئاسوودەییتان پێویستە بە ئاسوودەیی مناڵەکانتانەوە. کیتزۆن و زۆر شتی تر لە فامیلی